تا تەوەری پرۆگرامەکەی ئەمڕۆماندا باس لە زمانەکەین کە ئەزانین زمان پێکاتێکی گرنگی هەر نەتەوە و نیشتیمانێکە و هەر گەلێکی پێ ئەناسێنرێتەوە و ئێمە ئەمڕۆ باس لە زمانی شیرینی کوردیەکەین تا چەند گرنگی بە زمانی شیرینی کوردی دراوە و ئەو هۆکارانە چین کە ئێستا بوونەتە هۆی لاوازکردنی زمانی شیرینی کوردی یان تێکەڵکردنی هەندێک وشە و دەستەواژەی دیکە بە زمانی شیرینی کوردی و داتاشینیان بە بەرگی زمانی شیرینی کوردیە. گفتوگوی تەوەرەکەمانەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر هۆگر شێخ محمود مامۆستای زانکۆ. دکتۆر سڵاوت لێبێ بکاتەوە باش. سڵاو لێبێ بەخێر بێت. دکتۆر سەرەتا پێشەوەی کە بچینە گفتوگۆکەمان سەبارەت بە زمانی شیرینی کوردی ئەمڕۆ ڕۆژی ئاڵای پیرۆزی کوردستانە پیرۆزبایی لە بەڕێز دەکەم و پێم خۆشە پەیامی بەڕێزت بزانم لە ڕۆژی ئاڵای پیرۆزی کوردستانە. وڵا زۆر سپاس بۆ پرسە من پێش هەرشت لەم ڕۆژە گلەی لە خودی خۆمەکەم دواتر لە ئێوە چونکە من ئەمڕۆ بێئاگا بووم لەوەی کە ڕۆژی ئاڵایە واگەر بمزانایە دەبوو ئەو ئاڵایی کە لە وڵاتی چین دروست کراوە کوردستانە بواە بە سەر دڵی منەوە بواە و ئێوەش بەو شێوەیە و ئەبواە ئالی ڕاشە ئاڵایەکی گەورەی کوردستان دابنرایە بەڵام خۆشببختم بەوەی کە من ئەوە هیچ گلەیەکە لە خۆمەکەم بەڵام ئێوە خۆشتان گلەیتان لە خۆتان کردووە کە ئەمڕۆ ئەو کارتان نەکردووە لەبەرەوە ئەوە خۆی ئەکرێ بڵێم وەرچەرخانێکە دواتر ئاڵا کاکە هێمایەکە هێمای نەتەوەکەتە یعنی هێمای نەتەوەکەتە تۆ بۆچی هەمیشە داگیرکەران دژی کۆمەڵێک بەهای تۆن کۆمەڵێک خواستی تۆن یەکێک لەوانە زمانەکەتە یەکێک لەوانە کەلتورەکەتە و دوجار ئەو هێمایی کەوا ئەبێتە هێمای ئەوەی کە تۆ نیشتیمانێک کە تەبێ بڵێ ئەم پەڵەیە وڵاتی منە باشە دکتۆر لەبەرەوە ئەبینی دژایەتی ئەوە ئەکرێت. باشە دکتۆر ئەم پرسیارم لە میوانی تەوەری یەکەممان کرد دکتۆر هونەر ڕۆستەم کە مامۆستای زانکۆیە بەڕێزیان ئەو هوشیاریە نەتەوەی و نیشتیمانیە لای تاکی کوردبوونی هەیە؟ جا لێرە دیسان ئەم پرسە بەجێیە هۆشیاری نەتەوەی لە هەموو نەتەوەیەکە کێ دروستیەکە ئەوە کەرتی پەروەردەیەکە مرۆڤەکان پەروەردەیەکە نیشتیمان سازی و نەتەوە سازی و مرۆڤ سازی ئەوە بە پلەی یەکەم لە پەروەردەوە ئەکرێ تۆ بەراوردێ بکە ئێمەی پێش ڕاپەڕین لەگەڵ ئێستایە خۆشەویستی تایبەتمەندەکانی نەتەوەی ئێمە ئەو سا زۆر بوو یا ئێستا زۆرە لای باوکو دایکی ئێوە زۆر بوو یا لای ئێوە زۆرە بۆچی ئەوە نییە چونکە ئێمە لە ماوەی 32 ساڵە کە حکومڕانی خۆمانە کە پارەیەکی مشە هاتە دەستمان ئێمە کەرتی و پەروەردەمان وێران کردووە بەواتای وشە دوایی دەستمان نایە کەرتی خوێندنی باڵا کەرتەکانی تریش بەڵام ئەوە کاری ئێمە نییە ئێستا هێندەی ئەوەی کە قسەمان لەوەیە ئەو بەهایانە ئەو پیرۆزیانی نەتەوەی ئەوە پەیوەندی بەوەیە کە ئێمە پەروەردەمان وێران کردووە ئەو پەروەردەیە نەماوە کرد لە نزیکەی 100 لەم و پێشا پیاوی وەکو زێوەر و پیرەمێرد و مەسەفا پاشای یاملکی و ئەمانە هەوڵیان بۆیەوە فایق بێکە سەوەری بۆیەوە تۆ سەرنج بە تۆ وێژەی کۆنی خۆ بخوێنەرەوە سەرنجەی چەند پیاوی چۆن بڵێ پەروەردەکارمان هەبوو پیاوی دڵسۆزمان هەبووە بەراوردی کە بە ئێستا تۆ کەسانێک کە هەیە ئەم هەرێمەی کە من ژیانم ناوێت کە ببینم لە دەست بچێ بەڵام هەموو گەندەڵیەکانی ژەبینم هەموو ناشرینیەکانی ژەبینم دەێستا بەراوردێکی پەروەردەکە بکرد لە سای خۆمانە وە لەگەڵ کۆنا تەنانەت پێش ڕوخانە ڕژێمی سەدام تەنانەت پێش ڕاپەڕین لەبەرەوە ئەبینی بەڕاستی کورد کەلتوری ئێمە لە قسەی نەستەق و لە پندی پێشینان و لە وتەی پێشینانە چۆن بڵێ کەلتورێکمان هەیە ڕەنگە کەم نەتەوە ئەوەی هەبێ لێکێک لەو شتانە ئەڵێ مریشی خۆی خۆڵ نەکا بەسەر خۆیان کەس خۆڵ ناکا بەسەریە ئێمە کێ پێیوتین کە بەهاکانتان پێ لێ بنێن خۆمان پێمان لێنا بۆ پێمان لێنا چونکە ئەوانەی کە سەرۆکاریمانەکەن ئەو خەمەیان بەڕاستی نەبووە. ئەمڕۆکە ڕۆژی جیهانی ئاڵایە
بە دڵنیاییە وەک چۆن ئێمە ئاڵایەک شوناسی و نەتەوەی ئێمەیە لەگەڵ ئەودا پاراستنی زمانەکەشمان بە پاراوی شوناس و نەتەوەییە بۆ ئێمە کەواتە ئێمە چی بکەین بۆی زمانێکی پاراومان هەبێت بۆی زمانی کوردی هەمیشە زمانی یەکەم بێت لەینەوەی ئێستا و هەروە ئەو نەوەیەش کە لە داهاتوودا ئەم وڵاتە بەڕێوە ئەبەن. بەڵێ دەم خۆش ڕاستەکەی ئێمە زمانەکەمان پاراوە بەڵام تۆ نەوەیەک پەروەردە بکەی کە زمانەکە نەزانێەوە چۆن بڵێ گرنگی بە زمانەکەنەیە ئەوە بەڵاکە لە خۆمانەوەیە ئەجینا ئێمە خاوەن ئەو زمانین کە دادەیەکمان لە ڕۆژهەڵات دادە سەحەری معیزی 73,000 وشەی لەبارەی ڕنگ و شەبەنگەکانی ڕەنگەوە نووسیوە بەڵام ئەمە چۆنم کاری کردو ئەو دادەیە هەر بۆ بۆنەیەوە ئەوە بڕوانامەی ماستەری هەیە لە بوارێکی ترا زمانانە بەڵام ئەمە بەشێک لە تەمەنی خۆی کە چاوێکی لەسەرداناوە کە لەگەڵ دایکە ئەمە ڕۆژگارێ بۆ کە گەڕاوە بە گوندەکانی کوردستانە لە پێناوی ئەوەی کە ئەو وشە و زاراوانە بۆ ئێمە کۆ بکاتەوانێ ئەمە خەری بۆ لە بەفرا ڕق بنەوە ئێمە دادەیە کە ئەمەی کردووە ئەی گوناح نییە ئێمە کە ملیارەها دۆلارمان هاتە دەستگامان نەبێ بۆ ئەمە دەستگایە چۆک و دوودنی ئەڵمانی وەکو ئۆکسفۆرد و ئەمانە زمانی ئێمە پاراوە زمانی ئێمە پاراوە ئێمە زمانێکی کۆمەڵێ زار و کۆمەڵێ گۆڤەرمان هەیە ئەگەر ئەمانە لە دەستگایەکی زمانەوانی چاکە فەرهەنگێکی کوردی تۆکمەمان هەبووە ئۆکسفۆرد و دوودن و ئەمانە بڕوا بکە ئێستا ئەوە تا لە یەکێک لە هینەکانە ئەڵێت دەهم زمانین لە جیهانە کە من لەو بڕوایم کە کۆی زارەکانمان ئەگەر وشەکانمان کۆ بکرێتەوە زۆر پێشکەوتوترینەوە بەڵام ئەوە دوژمنە هەمیشە بە تۆڵێ تۆ زمانن نییە تێمەگەی ئەوە دوژمنە پێ دەڵێت تۆ کەلتورەکە هیچی تیابەستە نییە تۆ خۆت هیچ نیت نەخێر ئێمە ئەوەین سەرنج بە یەک شتی پێ بڵێم ئێمە چەندمان ئاگامان لە مێژووی خۆمانە تۆ زانی 700 ساڵ لەمەوە پێش باوکی ڕۆبۆت لە ئامەدی ئێمە بووە لە باکووری کوردستان ڕۆبۆت کە میکانیکیەن دروستی کردووە ئەوە ماوەتەوە بڕوا بکە لای دوژمنەکان بیان زانایە ئەوە هەیە لە ناویانە برد بۆی نەزانێت کە ئەمە کوردێک کاری وای کردووە لەبەرەوە ئێمە بەڵای گەورە لە خۆمانەوەیە بە تایبەتی من گلەیم لە دوای کەوتنی ڕژێمی سەدامەوەیە کە بە ملیارەها دۆلار هاتە دەست ئێمە بەڵام ئێمە نەمانتوانی کەرتی پەروەردەمان بە پەروەردەکاران بسپێرین بە دڵسۆزانی نەتەوە بسپێرین دکتۆر هۆکارەکە دەرەکیەکان زۆرن کە دیارن کە چێ حەز بە زمانی کوردی ناکات و بەردەوام هەوڵی ئەو ئەدرێت لە دەرەوە کە زمانی شیرینی کوردی لە ناو ببرێت بەڵام هۆکارە ناخۆیەکان چین هۆکارە ناخۆیەکان چیمان پێی ئەڵێن سەبارەت بە تێکدان یا شێواندنی زمانی شیرینی کوردی سەرنج بە تۆ ئەگەر کەسێکیت وێڵی کوردانە لەلا هەیە ئەوە دڵنیا بە بەپلی یەکەم ئەگەڕێتەوە بۆ خێزانەکەتان دواتر بۆ بنەماڵەکەتان دواتر بۆ ئەو ژینگەی کە هەلیان ڕەخسانوە کە تۆی تیا پەروەردە ببی لە دەرو دراوسیەوە لەو خوێندنگەی کە تو تیا خوێنی ئێمە ئێستا ئەبینی خەریکە خێزانیشمان لە بەریەکەواشی تۆ سەرنج بە لە وڵاتان ئەو سایتانی کەوا کۆمەڵێک پۆخڵەوات کۆمەڵێک داڕوخانی مێشتی مرۆڤی کورد دروزەکەن ئایا لە وڵاتان ئاوا کراوەیە کە خەڵک بە ئارزوی خۆی مناڵێک کە بە دوای یاریە کاگەڕێت لە پڕێک کاشتێکی بۆیە کە مێشتی چۆن بڵێ دا ئاڕوخێنێت ئێستا ئێمە لەو هەلومەرجە ئاژین تۆ سەرنج بە ئێمە لە کاتی ڕژێمی سەدامە ئەو دوکان و بازار و کۆمپانیانی لە سلێمانیا هەبوون چەندیان بە عەربی نووسران بەڵام سەرنجی ئێستا بە کام زمان بیێ بنووسێ بە ئارزوی خۆی نووسێ بەڵام ئێستا بڕیارێکی شەیە لەلایەن سەرۆکاتی شاراوانی بە تایبەتی سلێمانی کە من ئاگادار بم کە مەرجە هەر ئۆتێلێک هەر مۆتێلێک هەر شوێنێکی گەشتیاری هەر دوکاندارێک کە ناوی شوێنە بازرگانەکەی ناوی کوردی بێت و ناوی کوردی لە پێشەوەی شوێنە بازرگانەکەی هەڵبواسێت بەڵێ جا باشە ئەمەجی خۆشحاڵی نییە بڕیارانە باشە بەڵام دوای چی دوای ئەوەی کە تۆ 32 ساڵ یعنی نەوەنیوێکە پەروەردە کردووە بە ئەوەی کە گرنگی ئەو شتانە نەزانێ بابن یەک نمونێ پێ بڵم خۆشەویستێکە بوو بەهشتی کاک جەلال و کاک عوسمانی برای کوڕانی تۆفیقە شەلی چینیانی ئەمانە تۆزانی لە پەنجاکان و ئەوانە لەگەڵ کۆمپانیاکانە لە ژاپۆن پەیمان گرێبەستیان کردووە بۆ ئەوەی کە مەشینەی درومان بێت لێ نووسرا بێ کوردستان
تۆزانی ئەوان خۆیان بەبیرکردنەوەی خۆیان کە هاوڕێتیان لەگەڵ مامۆستای کۆچکرد و پرۆفیسۆر جەمال نەبەزا بووە دەفتەری ئەو کاتی مناڵان ئەوان بە کوردی لیان نووسیوە ئێمە ئێستا ئەوە پێم بڵێ ئەو دۆڵەمەنگانی ئێستا ئەو دۆڵەمانی کەسا ملیارها دۆلاریان کۆ کردوێتەوە لەسەر چی لەسەر خوێنی ئەو نەتەوەیە بزانم کامیان لە خەمی زمان و خەمی کەلتور و خەمی نەتەوەی کوردان تۆزانی ئێستا کاکە ئێستا کار وا بڕوا ئێمە ئێستا لە ساڵ 26 کوردستان بۆ بە خەڵکی بێگانە تۆزانی ئەو خەڵکە بێگانەیە بە چ ڕێژەیەک مناڵە خاتەوە تۆزانی ئەو هیچ ڕێزێ بۆ زمانەکەی تۆ دانانێ تۆ ئەزانی ئێمە نەوەیەکمان پەروەردە کردو ئێستا خۆی شەڕێز بۆ زمانەکە دانانێ لەبەرەوە تۆ بەڵاکە لە خۆتەوەیە باشە دکتۆر ئەگرێ بڵین تەکنەلۆژیا و تۆڕ کۆمەڵایەتیەکان تا چەند هۆکارن بۆەوەی کە منداڵەکان بەردام مۆبایلێکیان بەدەستەوە بەڕێزت وەک نمونە باست کرد کە ئەمە ببێتە هۆی دەوڵەمەندکردنی زمانێکی دیکە لە مێشکی ئەم مناڵەیە جیاواز لە زمانی کوردی؟ بەڵێ ئێمە بە پلەی یەکەم پەروەردەمان باس کرد بەڵام بە پلەی دووەم ئەوە وەزارەتی ڕۆشنبیریە ئەوە بیرمەندی کوردەکە ئەوێ بیر بکاتەوە ئێمە بەڵام ڕۆڵی خێزان چێ دکتۆر لێرە بۆ ڕوونکەمەوە ئێمە تەمەن بتەوێنێتەوێ خێزان خوێندنگەی یەکەمە بەڵام تۆ ئێستا دایکێکت هەیە کە خۆی لە لای نییە خۆی زمانی زگماشی لا نییە ئێکە خۆی لای نەبێت چۆن نتوانێت بیا بە مناڵەکانی ناتوانێت بەڵام بارێکی ترە سەرنج بە ئێستا لەو دەوڵەتانی کە داگیرکەری کوردستانن تایە نایە ڕەنگە گەیشتێتە دەیان کەناڵی مناڵان بە بەرنامەی زۆر تۆکمە بۆ ئەوەی مناڵەکەی تۆ کە تۆ نەتەوەیەکی تری کە تۆ داگیرکراوی ئەوی چەساوی دەسی ئەوی ئەم مناڵە والی ئەکا گرنگی بابە و کەناڵە لەبەرەوە زمانەکەی خۆی فێرنابی ئەوە فێر بێ لە ڕێی کەناڵەوە ئێمە چەند کەناڵی مناڵانمان هەیە ئێمە چۆن بیرمان لەوە کردێتەوە ئایا ئێمە ئەو کتێبانی کەوا بۆ پەروەردەن ئایا تا چ ڕادەیەک بە تۆکمەی ئێمە بیرمان لەوە کردێتەوە کە لە خزمەتی کەلتوری کورد و نەتەوەکەت و داهاتوی کوردستان نابێ لەبەرەوە ئێمە چۆن بڵێ کورد دەڵێ نان بۆ نانەوە گۆشت بۆ قەساب ئێمە ئەگەر خۆشمان شت نازانین ئەکرا بە وڵاتانی کە پێشکەوتون کە پەروەردەی تۆکمەیان هەیە نەک ئەوەی وەزیرێک بچێ بەرنمەیەکی سویدم بۆ بێنێ کە تۆ لێرە هەلومەرجی بەرنامەی سویدە دانەمەزرانەوە ئەبێ هەلومەرجەکەی بۆ دامەزرێنی ئەنی تۆ کاتێک کە ئەو هەلومەرجە بۆ دەستەبەر نەکردبێت چۆن ئەم بەرنمەیە بۆ منەهێنی لەبەرەوە ئەبینی ئێستا لە زۆر لایەنەوە ئێمە ڕووخاوین ئەمەی کە من ئێڵم و دەمێکی شەوتومە وە لە چەندین کۆڕ و کۆبوونەوە و لێکۆڵین و وتارا وتومە بەڵام کەسی گوێ ناگرێ تۆ سەرنج بە ماڵوێرانی لە چیایە ئێمە وەزیرمان هەبوو بای $1 ملیۆن بەس کتێبی چاپ کردو لە وڵاتان و کتێبەکە هەڵەش بووە بە کاریش نەهاتوە ئەمانە ئێلە کام وڵاتە کەواتە پێویستە کاتێک کە ئەو کتێبانە هەیە فلتەرێک هەبێت یان با لەلایەکی تریشەوە باسێکی تریش بکەین ئێستا ئێمە زۆربەی گەنجەکانمان هەیە کە حەزەکەن زمانی دووهەم بەکاربێنن جگەل لە زمانی دایکیان کە لەوانەیە ئەمە بکەوێتەوە سەر خودی خۆیان تەنانەت هەندێک جار خێزانەکەش حەز بەوە نەکات ئارەزووی ئەوە نەکات کە مناڵەکەی زمانی دووەم بەکاربێنێت بەڵام ئەوە هەستەکات ئاستی ڕۆشنبیری تاک لەوەیە لەوەی کە ئەم تێکەڵی زمانی دایکی زمانی دووهەمیش بەکاربێنێت هەندێک لە گەنجەکانمان بینیوە کاتێککە چاوپێکەوتنێکیان لەگەڵاکرێت ئەوەندەی کە وشەی ئینگلیزی بەکارهێنێت ئەوەندە وشەی کوردی بەکار نایەت یاخود هەندێک جار ئەڵێ من ناتوانم بە کوردی قسەکانم بکەم تەنانەت بەس بە ئینگلیزی ئەتوانم بە زمانی دووهەم ئەتوانم جا هەرچ زمانێکە ئەمە ئەگەڕێتەوە بۆ کوێ لەوانەیە هەنجا خێزانەکە حەز نەکە ئێمە کۆمەڵە مناڵێکمان هەیە لە دەرەوەی وڵاتیش گەورە بووە ئێستا کوردەکەی لەوانەیە زۆر لە کوردەکەی ئێمەش باشتر بێت هەندێک خێزان هەیە بەداخەوە دکتۆر شانازی بەوە کە مناڵەکەی بە کوردی ناتوانێت قسە بکات ئەڵێ مناڵەکەی من هیچ کوردی نازانێت جا سەرنج من ئەم بەیتەی حاجی قاری باشتی 150 ساڵ لەمەوە پێش وتێتی بەڵام من لە زۆر جارە ئەیڵێمەوە هیچ منەتیشم پێی نییە ئەڵێ کەسێ زمانی بابی خۆی نەزانی محقق داچی حیزە بابی زانی جا بابی زانی لە ناوچەی سۆرانە بە تایبەتی لە کۆیە و دەشتی کۆیە و ئەمانە بە دوو واتایەت بابی زانی واتە زانی و زانیەکە لە ئیسلامە هەیە و بابی زانی واتە باب زانێ کەسێ زمانی بابی خۆی نەزانی محقق دایکی ئەوەیە بابی زانی ینی دایکی ئەوەی و بابیشی زانی یا دایکی ئەوەیە با بزانێت ئێمە بۆچی ئێستا دایکانێ دروست بوون شانازی بۆ کە ئەڵێ من وەڵام ناڵەکەی من کوردی نازانێت کە پیاڵی جاباخە چۆنە بینی زانانی هەڵ جا کوردی چییە بۆچێتی ئەم دایکە ئەوەیە کە پەروەردە نەکراوە
خۆ عەرەبەکان ئەڵێن کەسێ شتێکی ون کردبێ ناتوانێ بیبەخشێ بۆیە من خەمی ئەوەمە ئێسانەوەیەکمان لە کچان پەروەردە کردووە کە هاوسەرگیری ئەکەن خۆی زمانەکەی پێ نییە تا بیا بە مناڵەکەی دەستگایەکیش نییە کە پەروەردەی بکە مناڵەکە ئەو کەناڵانەش نین کە ئەم مناڵە پەروەردە بکەن لە ڕێی چیەوە ئەو فلیمە ئەنیمێشنانیکەوە ئەکرێ زمانەکەشی بە باشی باتێ زمانی زگماکەمە بەستە باش نییە و ئەکرێ پەروەردەشی بکە ئایا ئێمە ئەومان کردووە ئایا ئێمە ئەوانەی بەرپرسی ئەو دەستگایانن ئەوانن کە کەسە دڵسۆزەکانە نییە ئەوانن کە خۆشەویست و نازدارانی باڵباڵێنەکانی حیزب و حیزبەکان بەڵام دەستگای میدیای کورسات بە خۆشحاڵیەوە کە هەمیشە گرنگێکی بەرنامەی تایبەت بە مناڵانمان هەیە و بە زمانی شیرینی کوردی بەردەوام فیلم کارتۆنەکان و بەرنامەکان پێشکەش بە مناڵانە ئێمە هیواداری زمانی کوردی هەمیشە ئەو دەستگای ئێوە چەندین جار من تەلەفۆنم بۆ کردوونمە کاکە ئەو شێ بەکار مهێنن بەڵێ باشە و دوایی بەکار هاتوتوانێ بەڵێ دکتۆر جیان زۆر خۆشحاڵ بەڵێ سپاس بۆ ئێوە کە تا ئێستا بینەری پرۆگرامەکە بن زۆر خۆشحاڵ بووین تەواوی بڕگە و